بەڵام بەڵێ دەست پێ بکەی پاسەپۆرتەکە چۆنە نوێیان کەونە کۆنە ئانی زۆری بەسەر نەچوە دەتوانانی نوێکەوە دەتوانین نوێکەوە بە سیستەمی نوێ ئەو سیستەمە نوێش گرنگی خۆی هەیە دەڵێن زۆر جوانتریشە وانە یەک دوو برادر لێ باسییان دەکرد داود ئەوەندە خۆشە کە دەچیت تقریبا نی ساعتێکدا دەنیشی تاوە بووە ئەو قەڵەباڵەکە و ئیزدیحامەش نەمایە بەریانەها لەسەر پاسەپۆرتە دروستکەن یەک تشتی هەری گرنگتر ئەوە بوو ومێت خۆشنا پارێزگاری هەولێرێک ئاماژە پێکرد کۆ یەکش ینی گرنگیە سەرۆکی حکوومەتی ئەهمیەتە سەرۆکی حکوومەتیەوە بوو کۆ ڕۆتینیاتی نەهێلیدن بە دیجیتالکردنە تەمامە مامەڵەیە هاوڵاتیان و کاراسانی بە هاوڵاتیان بێژە دەکەواتە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە جێبەجێکردنی سیستەمی پاسپۆرتی کە بۆ بە ئەلکترۆنی ئێستا گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەقید مەریوان عەبدولسەلام بەڕێوەبەری پاسپۆرتی هەولێر دەکەین بەڕێزان لای ئێمە لە ستۆدیۆی ناوەند کوردستان 24 بەخێر بێ بەڕێز جەنابی عەقید مەریوان ئەم سیستەمە چۆنە وەک کارپێکردنەکەی چۆنە هاوڵاتی کە دێت پاسپۆرت نوێ بکاتەوە یاخود پاسپۆرت دەربهێنێت چۆن چۆنی ڕێکارەکان چۆن چۆنینەوەی کە باز دەکرێت زۆر خێرایە هاوکارمان ڕێناز باسی دەکرد هێندە خێرایە یعنی وەکۆی لەگەڵ عباسیش پێشتر باسم کرد دەنگوت کاتەکەی ئەوەندە کەمە پیاوەەر حەز دەکەم بچێت لە خۆیەوە پاسپۆرتێک دەربکات چۆنە ئەو کاتتان باش ئەو کاتی بینەرانیشتان باش سەبارەت بە پاسەپۆرتی ئەلکترۆنی یەکەم شت کە گرینگە دەبی هاوڵاتی مباشر نایەتە ناو فەرمانگە لە ڕێگای ئەپلیکیشنی جواز سەفەری ئەلکترۆنی سڕە دەبی دابەزێنیتن سڕی خۆی دەنووسی سڕەکان دابش دەکرێن هەر ڕۆژە و مثلەن چەند هاوڵاتیەک وەردەگیرێ هاوڵاتی کە سڕەکەی ها دێتە ناو فەرمانگە خزمەت دەکرێت ئەوەی پێویستە هەیبی کارتی نیشتیمانی و کارتی زانیاری زائیدەن ماستەر کارت یان ڤیزە کارت کە بە پارەی عێراقی تێدا بێتن ئەوەی سەندی پارە تێدا بێت مشکلێنە 90,000ەکەی سارەکەی 90,000 با زیاتری تێدا بێتن بەس ئەوەندەی ڕادچێشتن ینی بابەتی کاش نییە مامەڵەت گەل کاشنی هەموو ئەلکترۆنی ئەمە باسی ئەلکترۆنی دەکەین ئەوش ئەلکترۆنیە زۆر باش لە بۆ ئەوەی ئەوەل مەڕی دەربینی کە یەکەم زاردی پاسەپۆرتەکەی ئەوەی تریان کە ئەگەر نوێکردنەوە بیتن پاسەپۆرتەکەی کۆنەکەشت دەبی لابیتن چۆنیەتی ئیشکردنەکەی یەکەم زار دێ ناو فەرمانگە کارتی نیشتیمانیەکەت لێ وەردەگیرێ کە سەرەتان لە جیهازەکەی دادەنێ فۆرمەکەت مباشر لۆ پڕ دەکرێتەوە ینی ئەو فۆرمەی کە پێشتر دەکەن لە ئسکالانوسەکان پڕ دەکراوە ئەو ئیزراعەتە نەمایە فایل لەو سیستەمەدا نییە یەکسەر دێ فۆرمەکەت پڕ دەکاتەوە پاش ئەوی فۆرمەکەی پڕ کردەوە پەنجەمۆر بەسمە دووەردەگریت و بەسمەی چاو دووەردەگریتون و پاشان ئەگەر هاتوو نوێکردنەوە بوو باسمانگرت پاسەپۆرتە کۆنەکەش دادەنێتە معلوماتەکەی دەسەر شاشەی دواتر بە هاوڵاتێکە خۆی پیشان دەدرێت ئەو معلوماتێک کە هەیە تەواوە کە ئۆکەیدا هاوڵاتێکە پێی تەواو بچکە لەبەر ئەوەی شتێک مەسەرەن پێی دەڵێن معلوماتە تەواوە معلوماتەکە جاروەیە هاوڵاتیمان هەیە مەسەن جەنابێت برەی ئیقامەی دەوڵەتەشی ئەوروپیت هەیە ناوەکان دەتەوێت لەگەر ناوی ئەو لا متابقی بەو ناوەی لە بۆ دادنێ دا ئیشکالت نەبی مەسەن لە دەرەوە پاشەنجی کارتی زانیاریەکەش سکان دەکرێت تەوقیعی خۆت دەکەی کە شاشەک هەیە ئەو تەوقیعە مباشر دەستە سەر پاسەپۆرتە ئەلکترۆنەکەی کە ئەو معاملاتە تەواوت کرد دەچیە ژمێریاری لەوێن دەرێت کە باسمان کرد پارەکەی بە کارتی ئەلکترۆنی دەدەی بۆ ڤیزە کارت و ماستەر کارتەکەی دەیەکن مدیر فەرع معلوماتەکەی چێک دەکاتەوە ئەوەی نەبێ و ماستەر کارت ڤیزە کارتەکەی نەبێت ناتوانێت پاسپۆرتەکە ئەلکترۆنی دەبی هەیبی ئەوە پێویستە ئەو مەرجە دەبی پاری عراقیش بیتن دا بتوانانی پارەکەی سەحبکە کاک مەریوان یعنی ئەگەر کەسێک بێتن ئەم هەموو ئیشانە بکاتن کە جەنابەت ئێستا باسی دەکەی کارتی نیشتیمانی دابنێتن و پەنجەمۆری بکاتن و پارەکەی بدە چەند خۆلەکی پێدەچیتن لە هەمان کات بە چەند خۆلک دەتوانیت پاسەپۆرتەکەی خۆی وەریگرتەوە 30 هەتا 35 خۆلەکی پێدەچی ئەو مامەلەیە ینی فەرقی هەیە لەگەر مامەلەی کارتی نیشتیمانی عفوک پاسەپۆرتی عادی ئێمە 8 مدخیلمان هەیە کە ئیسلامیان پێدەگوترێ هەر یەکە دەبی 30 دقنی و سەعات ئەو معاملاتانە وەردەگری ینی
لەبەرەوەی ناتوانین ژمارەیەکی زۆری هاوڵاتیان وەربگیری ڕۆژانە عادەکەی نیە. ئێستا لە بەغدایە کە جەماعەت کە باسییان کرد لە دوو شەفت لە شەفتی بەیانیان تا شەفت ئێوارانیش تا هەشتی ئێوارە دەتوانن 250 کەس هەتا 300 کەس وەربگرن سبەی تا ئێوارە سبەی تا ئێوارە 250 تا 300. ئێمە لە سعات 11 لەگەر ئیفتتاحەکەی دەستمان پێ کرد نزیکەی 900 هاوڵاتێکمان وەرگرت. کاک مەریوان مەبەستان ئەوەیە بەغدا ینی قوەتی نییە کە بتوانێت زیاتری بکەیان لێرن ئەو کارماندانەی لێرن ناتوانن داخلی سیستەمەکەی بیت نەخێر مۆزوعەکە کارمەندەکە نیە ینی مدەکە دەیەوێتن ینی سیستەمەکە دەوێت جەنابە دەچی پێشتر دەچی فۆرمەکە لە دەری پڕ دەکردەوە بەڵام ئێستا فۆرمەکە کارمەندەکە ئەفسەرەکە لە بۆ پڕ دەکاتەوە ینی ئیساخت دەکرد ئیساخ ئەو هەمووشە دروست ناکات ینی خەڵکێکی زۆر لودی لەسەر پاسەپۆرتە نوێکردنەوەیە دەرهێنانی پاسەپۆرتی نوێیە پێشتر سەرە دەگیرە ینی کەواتە ئەم کێشانە چارەسەر ناکاتن ئەگەر تۆ ڕۆژانە 200 هەتا 200 شتێک دەرخینی لەوانەیە لودی زیاتر باش بەس لێرە لودێکی زیاتر لەسەر پاسەپۆرت دروست دەکات. ئەمە لە هەولێر خۆشبەختانە دوو مەکتەبمان هەیە ناو سنتەری شاری هەولێر سیستەمە کۆنەکەشمان ماوە لە نووسنگەی دوو ئەمە تەنها نووسنگەی یەک ئەمە کتمانە ئەلکترۆنی بەڵام ئەگەر هاتو نووسنگەی دووش بتە ئەلکترۆنی ئەوە زیاتر مەسەن ڕۆژانە لەوانە 500 هاوڵاتی بەڕێ دەکرێت هەر ئەوە باش بگورە ینی سیستەمە کۆنەکە ماوە بە هەمان شێوە پاسپۆرت هەر لەسەر سیستەمی کۆن دەردەهێنرێ هەرو پاسپۆرتە کۆنەیە بێ باشە کەسێک بێ پاسپۆرتەکەی نوێ بێت باشە لە ڕووی شێوەوە لە ڕووی دیزاینەوە لاپەڕەکان و هەموو ئەمانە پاسپۆرتە نوێیەکە فەرقی هەیە لەگەڵ ئەوی دیکە هەمان شتا کەسێک من دەمەوێت مەسەلەن ئەو پاسپۆرتە نوێم هەبێت نامەوێت لەسەر شێوازی کۆن هەم بێت لە سیستەم ئەلکترۆنیەکە خۆت تۆمار دەکەی ینی کۆنەکەی آخر ئەوە دیکەژانی ئەو کاتە دەبێتە دوو پاسپۆرت دوو جۆر پاسپۆرت جەناب بدەی پاسپۆرتە کۆنەکەت لێ وەردەگرینەوە مەبەستمەوە نییە ینی کەسێک هەردوو جۆرەکەی هەبێت مەبەستەکەم ئەوەیە ینی هاوڵاتیان دەکرێت بۆ نمونە پاسپۆرتەکەی عباس کۆنەکەی ئەوەی من نوێیەکەیە ینی ئەوە ئاساییە گرفت دروست نابێت زۆر جیاوازێکی نییە چگەڵ پاسەپۆرتە نوێەکە هیچ ئینجازێکی هەیە لەسەر ئاستی جیهانی لە ناحیەی ئەمنی باشترە لەوانەیە لە مستقبل مەسەن پاسەپۆرتی عراقی بەقوەتر پیشان دەداتن لەبەر ئەوەی تەزویر ناکرێت لەبەر ئەوەی مەسەن زۆر مەیزیتری هەیە مەسەن جەنابکە جەنای پارێزگاریش فەرمیان لە کۆنگرا ڕۆژنامانیەکە ینی بوابە ئەلکترۆنی هەیە لە زۆربەی مەتارەکان پێویست ناکە مەسەن بچێکن ئەفسەری پاسەپۆرت کە سڕی بگری لە بوابە ئەلکترۆنی پاسەپۆرتەکەت لێ دەدەوێت یەکسەر داخلی ناو هەموو هەردێکاتەوە پاسپۆرتە نوێیەکەواتە لۆدێکی زۆرش لەسەر ئەمە دەبێت بۆ داهاتوو بەس شتێکی تر کراوەتەوە کێشەیە چارەسەر پێ کە تاخیر دەکرێت ئێمە دەمانەیە پاسەپۆرتی مەکتەبی دووش بکەینە پاسەپۆرتی ئەلکترۆنی ئەو کاتی ئەو کێشانەمان نابی زیاتر کێشەکانمان ینی بڕاستی لە مانجی 8 زیاتر ئەو کێشانەمان لە بۆ دروست دەبی پاسەپۆرتە کۆنەکەش ینی بەڕاستی لەبەر ئەوەی دەفتەرەکە لە بەغدایە نەمابوو لەبەر هەندێنەوە ئەمە ئێستا تاوەکو 15 طبعمان کردیا و بە ڕسمی ینی هەموو بە سەرە طبعمان کردیا ینی ئەوەی تریش مەسەن نەخۆش حالەتی نەخۆش ئەمانە یارمەتێکی باشمان درایەوە ئەوە کە ڕێنمایی جەنابی وەزیرە کە ئەوانەی کە پێویستیان پێ دەبی زۆر یارمەتی بدرێن ئەوەی کە نەخۆشە دەرەجەیەک ئەوە دەبی خزمەت ئەو لەو یاتیان باوەدرا بەس ئەگەر پرسیارێکی تر بە کورتی بۆەوەی هاوڵاتانیش ئاشنای بابەتەکەی بن ئێستا من پاسەپۆرتێکمە پاسەپۆرتەکەم ساڵێکی مایە بەسەر بچێتن بۆم هەیە لە سیستەمەکە خۆم توماکەم و هەوڵی بەدەستێنانی پاسەپۆرتە نوێیەکەی بدەم یان تەنها بۆ ئەو کەسانەیە کە هێشتا پاسەپۆرتیان نیە خۆی لێ یەکەم حالەت ئەمە بەڕاستی تەنها ئەو کەسانە وەردەگرین کە پاسەپۆرتی کە پاسپۆرتەکانیان بەسەر چووە کە جەنابەت لە ساڵە کەمترت مابی دەتوانی بێ پاسپۆرتەکەت نوێ بکەوە ئەگەر زیاتر بێ زیاتر بێ ئەوە معلومات ئەوەکەی دەگۆڕێ دەبی ینی حساب ڕغبەی پێدەگوترێت جارێ ئەمە لەو مەرحەلەی حساب ڕغبەی بەتەمانی نەبیکەین بەڕاستی ئەتا ئەو کاتی بزانین کە خەڵکە ئەوەی کە بێ پاسپۆرتەکەیە ئەوان پاسپۆرتیان بدەینێ دواتر ئەو حالەتش ئینشاءالله چالەکەی زۆر باش سپاس بەڕێز عەقیل مەریوان عەبدولسەلام ڕێبەرێ پاسپۆرت هەولێرێ زۆر سپاس ماندوومان کرد